سڵاوتان لەبێت هودا عوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. پێشکەشکاری کەناڵی ئای نیوزی عێراقی حسەن بەهادلی ڕایگەیاند چالاکوانانی مافی مرۆڤ عێراقی هەوڵ دەدەن ژمارەیەک سکاڵا لە دادگاکانی عێراق تۆمار بکەن. بابەتەکەش دژی تۆمەتبار یەزیدی کوڕی مەعاویەیە لە سەرنجامدانی کۆمەڵێک تاوانی گەورە بە کوشتنی ئیمام حوسێین بانقەز، شێواندنی جەستەی و کوشتنی خێزان و هاوڵەکانی. ئەمە لە کاتێکدایە ڕووداوی شەیدکردنی ئیمام حوسێین ساڵی 680 زاینی ڕوویداوە. ئەمڕۆ شەمانۆی مانگ خێرخوازان لە شاری سلێمانی پێداویستی قوتابخانەیان بەسەر 700 منداڵدا دابەش کرد. ئەمەش دوای ئەوە دێت کە بەهۆی دواکەوتنی موچە و نەناردنی بودجە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێم، زۆرینەی دایکان و باوکان بۆ پێداویستی مناڵەکانیان فشارێکی زۆریان کەوتۆتە سەر. ڕۆژنامەی ئەلعەرەب جەدید بڵاوی کردەوە کە سوودانی پەیامی گەیاندۆتە هەرێم و دڵنیایی داوە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا. ئەو دۆخە و گرژیە جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان بەغدا و هەولێری دواخستووە. بەو بۆیە شۆ حکوومەتی عێراقی ناتوانێت بە ئاسانی بەڵێنەکانی جێبەجێ بکات. سوودانی هەستی بەوە کردو ئێستا متمانە لە نێوان هەولێر و بەغداد نەماوە. بۆیە کار بۆ گێڕانەوەی متمانەیە دەکات کە لە ڕابردوو دروست بوو. جێگری ئۆپەراسیۆنە گشتیەکانی سوپای پاسدارانی ئێران ڕایگەیاند کە 19 مانگە دواوادەیە بۆ عێراق و هەرێمی کوردستان تا حیزبەکانی ڕۆژهەڵات چەک بکەن و هۆشداری داوە لەوەی ئەگەر ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێت بەرگری لە خۆمان دەکەین. هیومان ڕایتس وۆچ ڕایگەیاند لە 2 ئەیلولی 2023 هێزە ئەمنیەکانی عێراق چەقەیان لە خۆپیشاندەران کردووە و بەو هۆیەوە لانی کەم 4 کەس کوژراون و 16 کەسی دیکەش بریندار بوون. لەو بارەیە سارا سەنبیل لە کۆڵەری عێراق لە ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ وتی تا کاتی دەوڵەتی عێراق بە هێزی کوشندە و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان وەڵامی ناڕەزایەتیەکان دەداتەوە، پێویستە حکوومەت هەنگاوی کۆنکرێتی بنێت کە ببێتەوەی لێپرسینەوە لەم کارانە. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی شاد.